دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە بەردەوامبوونی ململانیە لەگەڵ کۆماری ئیسلامی دەڵێت پێی وایە ئەم دۆخە زۆر زوو کۆتایی دێت و ئێران چی دیکە تواناییەوەی نییە کە ئەم دۆخە بەردەوام بکات. زۆر بەم زوانە ئەو ڕۆژانە دەبینین بە پشبەستن بە هەموو ئەو شتانێک کە دەیبینم و ئاگام لێیانە شەڕەکە کۆتایی دێت. پێشم وایە زۆر بەم زوانە کۆتایی دێت. پێم وانییە بتوانن زۆر زیاتر بڕۆن. بەڵێ پێشتر هیچ شتێکی لەم جۆرە ڕووی نەداوە. بەڵام کۆتایی هێنانی ململانیە بە مانای دروستبوونی متمانە لە نێوان واشنگتن و تاران نییە. ڕابردووی کۆماری ئیسلامی لە پەیوەندی بە بەرنامەی ناوەکی چالاکی هەرێمیەکان و جێبەجێکردنی بەڵێنە نێودەوڵەتیەکان وای کردووە واشنگتن هەر ڕێکەوتنێکی داهاتوو نەک لەسەر بنەمای متمانە بەڵکو لەسەر بنەمای پشکنین و پشتڕاستکردنەوەی ورد دابمەزرێنێت. کۆماری ئیسلامی ئێران هەرگیز هیچ ڕێکەوتنێک ناپارێزێت. درۆ دەکەن. ئەوان دەڵێن ئێمە چەکی ئەتۆمیمان نابێت وەگەوەی بە سەرۆک ئۆبامایان کرد. بەڵام دواتر بە هەر شێوەیەک بێت بەردەوامیاندا بە پێشبردننی بەرنامەی چەکەکانیان. پێویستە تێبگەین ئەم ڕژێمە ناتوانێت بنمانی پێ بکرێت. گەلی ئەمریکا و خەڵکی جیهان پێویستە بزانن ئەم ڕژێمە متمانی پێ ناکرێت. شارزەیان دەڵێن ڕێککەوتنێک لەم جۆرە دەتوانێت کۆماری ئیسلامی ناچار بە قبولکردنی سنووردارکردنێک بکات کە دەسەڵاتی ڕژێم لە ناوخۆ و هەرێمدا کەمتر بکاتەوە. ئەمەش دەتوانێت بۆ حکوومەتێک کە بەشێک لە ڕەوایی سیاسی خۆی لەسەر دروشمی بەرەنگاربوونەوەی ئەمریکا بنیات ناوە تێچووی سیاسی هەبێت. لە کاتێکدا کە بنکەی کۆمەڵایەتی ڕژیم بەپەی هەندێک هەڵسەنگاندن ڕووی لە بچووک بوونەوەیە پاشەکشە لە بەرامبەر داواکاریەکانی واشنگتن دەتوانێت تەنانەت لە نێو بەشێک لە پاڵ پشتە نەریتیەکانی کۆماری ئیسلامی لە ناو کۆمەلگای ئێراندا کاریگەری دروست بکات.